بەڵێ بینەرانی زیێدە عزیزی کەناڵی کوردستان 24 سڵاوتان لێبێ، هیوادارم هەموو لایەک خۆتان و ئەزیزانتان تەندروست و باش بن. بۆ ئەم بەرنمەیە ئەم دیدارە تایبەتە لەگەڵ جەنابی پارێزگاری سلێمانی دکتۆر هەڤاڵ ئەبوبەکر هاتووینەتە سلێمانی و ئەمە زنجیرە بەرنمەیە کە بێ وردە بەرەو تا دۆخەکە ئاساییتر بێتەوە بەرەو شارەکانی دیکەش ئەجوڵین خەم و داواکاری هاوڵاتیان بەسەر ئەکەینەوە، پرسیارەکانیان وەڵامیان بۆ وەرەگرینەوە و هەوڵە دەین ئەو کەسانە بدوێنین، ئەو کەسایەتیانە ئەو بەرپرسانە بدوێنین کە وەڵامی پرسیارەکانی ئێوەیان لایە. دیارە من بۆ ئەم بەرنمەیە کە لەگەڵ جەنابی پارێزگاری سلێمانیە کۆمەڵێک پرسیاری زۆر هەن لای هاوڵاتیانی هەرێمی کوردستان، چونکە سلێمانی بەستراوەتەوە بە شارەکانی دیکەوە و کۆمەڵێک پرسیاری شەن بە نسبەت هاوڵاتیانی سنووری پارێزگای سلێمانیەوە ئێمە هەوڵە دەین وەڵامیان بۆ وەربگرینەوە، چ ئەوانەی کە تایبەتن بە پرۆژە گرنگەکان بۆ شاری سلێمانی، بۆ سنووری شاری سلێمانی. دیارە جەنابی پارێزگاریش پێشتر ئاماژەی پێدا بوو بۆ نمونە پرۆژەیەکی وەکو شاڕەی بابان یانەوەی بە 100 مەترێکە بەناوبانگە تەنها بۆ خەڵکی سلێمانی گرنگ نییە، بۆ تەواوی کوردستان ئەم پرۆژەیە گرنگە. ئەم پرۆژانە چۆن بەڕێوەچن، ڕێکارەکانی بەڕێوە چوونیان چۆنە، چۆن متابعە دەکرێن، بێگومان قسە دەکەین لەسەر دۆخی گوزەرانی هاوڵاتیان، قسە دەکەین لەسەر ئاساییکردنەوەی ژیان لە سلێمانی، قسە لەسەر دۆخی تەندروستیەکەین ئێستا لە چه ئاستێکدایە و بێگومان پرسیاری باشیش ئەەکەین کەەوە چاوەڕێین سەبارەت بە هاتوچۆی نێوان شارەکان، بە دیاریکراوی هاتوچۆی نێوان سلێمانی و هەولێر و ئەو ئاسانکاریانەی کە لە کۆبوونەوەکەی دوێنێدا کرابوون کە وەزارەتی ناوخۆ و پارێزگارەکان و فڕۆکە بڵین بەڕێوەبەری یان ئەوانەی کە میعانین و تایبەتن بە فڕۆکەخانەکان حزوریان هەبوو، قسە لەسەر کردنەوەی مزگەوتەکانەکەین، ئەوانش کە بێگومانم پرسیاری ئەوەی من زیاتر ناڵێم لە پێشەکیەکە، بەڵام پرسیارەکان زۆر زیاترن لەوەی کە لە پێشەکیەکە ئێمە بتوانین جێگەی بکەینەوە. جەنابی دکتۆر هەڤاڵ ئەبوبەکر پارێزگاری سلێمانی سڵاوتان لێبێت، ماندوو نەبن. ئەمەوێت لەو پرسیارەوە دەست پێ بکەم، ئێوە لەگەڵ وەزارەتی ناوخۆ، لەگەڵ هاوڕێکانتان، لەگەڵ پارێزگارەکانی دیکە بڵین لە هەولێر دانیشتنتان کرد و کۆبوونەوە، کۆمەڵێک بڕیار دران، هەندێکیان بە نسبەت هاوڵاتیانەوە تا ڕادەیەک ڕوون نەبوون یان وەکو پێویست ڕوون نەکرانەوە. گرنگترین ئەو بڕیارانە کە لەو کۆبوونەوەی دران بە نسبەت هاوڵاتیەوە، بە نسبەت بازرگانەکانەوە، بە نسبەت ئەو کەسانەی کە لە دەرەوەن و من وردە وردی یەکەمەوە دێمە سەر پرسیارەکانیش. نای خی گەورە شەوتان باش. دیار ئێمە کۆبوونەوەیەکی گرنگمان کرد لیژنەی باڵای ئۆپراسیۆنەکانی هەرێمی کوردستان بۆ بەرانگەربوونەوەی کۆرۆنا بە ئامادەبوونی حەوت وەزیری بەڕێز و سەرپەرشتی بەڕێز وەزیری ناوخۆ، ئامادەبوونی هەموو پارێزگارەکان و سەرپەرشتیاری ئیدارەکان و بەڕێوەبەری گشتی فڕۆکەخانەکان و بەڕێوەبەرە گشتیەکان لە وەزارەتی تەندروستی و وەزارەتە پەیوەندیدارەکان. بارودۆخی ئیستا لە دوای کۆبوونەوەی 22 دوومان لە هەمان شوێن هەڵسەنگاندنی ئەویست بزانین گەشتوونەتە کوێ، بارودۆخەکان چۆنن، ڕێکاری نوێ چی پێویستە بیگرینە بەر، چونکە ئێمە هەر لە سەرەتاوە داوامان کردبوو کە پێویستەکە لەسەر 3 تەوەر بە 3 ئاراستە ئیش بکەین. یەکەمیان بەردەوامبوونە لەسەر ڕێکارەکانی بەرەنگاربوونەوەی کۆرۆنا و کەمکردنەوەی مەترسیەکانی، گۆڕینی ئەو میکانیزمانی هەمانە بۆ بەرەنگاربوونەوەی لە خۆپارێزیەوە کە ئەبێ بەردەوام بین، چوینەتە ئەوەی کە پێڵین خۆ چارەسەرکردن، هاو چارەسەرکردن، پێشکەشکردنی خزمەتگوزاری لە ناوەندە تەندروستیەکانە. لە سەرەتایەکە ئێمە دەستمان پێکرد خەڵک هەمووی دابەش بوو بە سەر 3 بەرەیە، بەرەیەکە ئێمە لە ناو مؤسساتی دەوڵەت و بەشێکی کەم لە خەڵک جدیەت و مەترسی پەتاکەمانەزانی، بەرەیەکە هیچ بڕوایان پێ نەبووە بە درۆیەکی گەورەیان نەزانی، بەشە زۆرەکەشی ئەوە بوو لە گومان ئاما بوویەوە لەوەی کە ئەمە هەیە یان ئەمە نییە. بەڵام ئیستا لە دوای ئەو 5 مانگە بەرەکە بۆ بە یەک بەرە، هیچ کەسێک نییە کە ئیستا جدیەتی ومەترسیەکانی ئەم پەتایە نەزانێ، بۆ ئێمە خۆی یارمەتی دەرە بۆ بەرەنگاربوونەوەی پەتاکە، چکە ئیستا هەمومان بەیەکەوە لە یەک سەنگەرە ڕوبەڕێوە بینەوە. ئەمە ژارمەتیمانەیە کە دوو ئاراستەکەی تر دوو ڕەهندەکەی تر بەهێزکەین. ئەویش بژێوی و کار و کەسابەت و ژیانی ڕۆژانی خەڵکە و داهات و ئابووری دەوڵەتە کە ئەم دوانە هەردووچیان بەهۆی کۆرۆناوە نەک لای ئێمە لە هەموو دنیا زیانیان بەرکەوتە بوو. بۆی لەم کۆبوونەوەیە کۆمەڵێک بڕیاری زۆر باش دران، گرنگترینیان
کە پەیوەستە بە هاتوچۆی هاوڵاتیانەوە لە نێوان پارێزگاکانە کە ئێمە باسی پارێزگای هەولێر و سلێمانیەکەین لە بەسمان لەوەیە شوێنی پەڕینەوەی هاوڵاتیان لە پارێزگای هەڵەبجەوە لە گەرمیانەوە تا ڕادێکی زۆر لە ئیداری ڕاپەڕینەوە لە ڕێی سلێمانیەوەیە بۆیە ئەمەمان ناوناوە ئەجینا هەموو پارێزگار و سەرپەرشتیارە ئیدارە بەڕێزەکانی ئەم ناوچەیە لە ناو هەمان میکانیزمە بەشدارن بەڵام لە بەرەوەی خاڵی تەماس لەگەڵ پارێزگای سلێمانیایە بۆ پەڕینەوە بۆ هەولێر بۆیە وامان ناوناوە ئەمە وا کراوە کە بەردەوامە بێت یعنی ناکرێتەوە بەو شێوەی کە هەر کەسێک ئارەزوومەند بێ یا بۆ گەشتیاری یا بۆ کارێک کە زۆر گرنگ نەبێت هاتوچۆ بکە بەڵام وا کراوەکە ئەو کەسانی پێویستیان هەیە نەخۆشیان هەیە کاریان هەیە لە فەرمانگە حکومیەکانن لە هێزەکانی ناوخۆن لە هێزی پێشمەرگەن لە وەزارەتەکانن بۆ نەخۆشیە چن بۆ کاری بازرگانیە چن بۆ مەسلەی خوێندنە چن بۆ مەسلەی ڤیزە ئەچن بۆ گەشتکردنە چن بۆ چاوپێکەوتن لە کونسوڵخانەکانە چن بۆ هەر کارێکی لەو شێوانە ئەچن بە میکانیزمێکی زۆر خێرا بەپێی ئەو سیستەمە ئەلکترۆنیکە وەزارەتی ناوخۆ داینابوو بە بێگەڕانەوە بۆ وەزارەتی ناوخۆ لە نێوان پارێزگارەکانە لە سعات نوێی بەیانی بۆ 2 پاش نیوەڕۆ خەڵک داواکاری ئەلکترۆنی لە ماڵی خۆی تەقدیمەکە و بەپێی ئەو داخوازی و ئیشەی کە هەیەی ڕاستەوخۆ وەڵامەتەوە بەسپاسەوە بۆ وەزارەتی ناوخۆ پارێزگارەکان لەسەر داوای ئێمە بڕیاردرا کە جگە لە دێگەڵا بازگەی سماقۆڵی و ڕێگای سماقۆڵیش بکرێتەوە و دۆڵی بالیستانیش بکرێتەوە تا و کەسانی کە ئەتوانن بچن لە دێگەڵەوە ئەتوانن لە سماقۆڵی و لەوێشەوات بەو ڕێگە پێدانانە کە ئەلکترۆنیە ئەتوانن سەفەری خۆیان بکەن بۆ دوهۆک لەبەری سوپاس بخوای گەورە و بۆ هیمەتی ئەو بەڕێزانە و پارێزگار و کەرتی تەندروستی و ناوخۆ لەوێ تا ئەستێکی باش پەتاکە دوورە لەو پارێزگایەوە ئەرشی هەمومانە باشتر بیپارێزین لەوێ حاڵەتەکان تایبەتن ئەوانی کە سەفەریان هەیە بۆ دەرەوە بۆ تورکیا یا بۆ ئەوروپا یا بە ئۆتۆمبیل هاتوونەتەوە یانێ بڕۆنەوە ئەو ڕێگە پێدانی کە پۆیان ئەکرێ ئیتر ئەوە هەتاک و برایم خەلیل ڕێگە پێدانە پێویست بەوە ناکات جارێکی تر ڕەزامەندی وەربژیرێتەوە لەسەر ئەوە ڕێکەوتین واگەر حاڵەتی زۆری ئیسیسنایی دیاریکراو هەبوو بۆ دهۆک ئێمە لە ڕێی سیستەما ئەلکترۆنیەکەەوە بەڕێز پارێزگاری دهۆک ئاگادارەکەینەوە بۆی ڕەزامەندی بە لە هەمووی گرنگتر بۆ ئێستا ژمارەیەکی زۆری لەو خۆشەویستانەمان کە لە شنگالن بۆ کار و کەسابەت و بەتایبەتی پێیتە پلاستیکەکان هاتنە سلێمانی و هەولێر بۆ کارکردن بینیوە بۆ نمونە یەزیدی بۆ ماڵی لە بازیان بۆ لە دێگەڵەمان کرد لەوێ بڕیاردرا کە کاراسانی تەواو بۆ خۆشەویستانە ئەکرێ داوای ڕەزامەندی ئەکرێن و ڕێگە پێدانیان بۆ ئەکرێ بۆەوەی کە بتوانن بێن لە شارەکانی تر بەپێی ئەو داخوازی کە هەیە ئیشان لەگەڵا بکرێت یەکێکی تر ئەو خوێندکارە زۆرانن کە لە کۆماری ئیسلامی ئێران بۆ بەکالۆریۆس یا بۆ ماستەر یا بۆ دکتۆرا ئەخوێنن ئێمە دوای ئەوەی گفتوگۆمان لەگەڵ بەڕێز وەزیری ناوخۆ خوێنی باڵاش کرد بەڕێزیان ڕازی بوون پێشنیازەکەمان خستە بەردەم لیژنەکە و بەتایبەتی وەزارەتی ناوخۆ ڕەزامەندیان دەربڕی کە چێو کەسانی بۆ نەخۆشیە چن بۆ وڵاتەکانی تورکیا و ئێران یان بۆ ئەوانی بۆ خوێندنە چن یان ئەوانی بۆ کارێکی بازرگانی دیاریکراو ئەچن نەک هەموو کارێکی دیاریکراو کار ئاسانی تەواویان بۆ کرێ بۆی بەبێی ڕێکارە تەندروستیەکان بتوانن بڕۆن و بتوانن بگەڕێنەوە ئەو خێزانانی کە یەکێک لە هاوسەرەکان پاسپۆرتی عێراقی هەیە لە ئێرانە ئەویتریان ئەتوانێت بگەڕێتەوە و کار ئاسانیان بۆکەن و ئەوانی کە لە کۆمپانیەکان کاریانە کرد کرێکارن ئەندازیارن پزیشکن بازرگانیەکەن و لە شینگەوە ئیقامەی ئێرەیانەیە مافی نیشتە جێبوونیان لە پارێزگاکانی هەرێم هەیە دیسان لەو مەرزانی لە دەواازانی دیاری کراون کە برایم خەلیلە باشمان خاوە حاجۆمەرانە تەنیا لەو سێ شوێنەوە بە مەرجی تەندروستی ئەتوانرێ کار ئاسانی بۆ ئەوانیش بکرێ کۆمپانیەکانیان داواکاریەکانیان پێشکەشی پارێزگاکانەکەن ڕەزامەندی وەزارەتی ناوخۆوەرە گیرێ و نشینگە ئاگادارەکرێتەوە بۆ ئەوەی کە لەگەڵ تیمە تەندروستیەکانە کار ئاسانیان بۆ بکەن ئەو خۆشەویستانی کە لە شارەکانی تری بە تایبەتی پەیوەست بە سلێمانی لە خانەقینن لە جەلەولان لە سعدیەن لە کەرکووکن ئەمانە پۆلێن کراون ئێمە داوامان لە قایم قامێتی قەزای مەڵبەندی سلێمانی کردووە بەڕێز قایم قام کردووە لیستێکمان بۆ ئامادە بکاوە وەزارەت لەو بەیانی قەرارە ئەم شەو تا بەیانی کە بەیانی ژمارە 44 ساڵی 2020 وردەکاری ئەم ڕێکارانی من باسەکەم لەویا ئەبن کە بە بڕیارمان لەسەرراون بڵاوەکرێنەوە ئەوانی کە بە ئەرکی فەرمانبەری لە کەرکووکن ئەوانی کە نیشتەجێی شارەکانی هەرێمی کوردستانن ئەوانی کە بۆ خوێندن لەوێن کە وەفدی دیبلۆماسین کە بەکاری حکوومەت دەچن کە بەکاری بازرگانیە چن کە بەکاری ئاڵوگۆڕی کاڵای کشتتوکاڵیە چن لە گۆبنەوەکە بڕیاری گرنگ درا لەسەر ئەوەی هەموو هاندانێگەکرێ بۆ ئەو خەڵکانەی لە ناوەڕاست و باشووری عێراقەوەیان پەلەوەر
چه مەڕۆماڵات چه بەروبوومی کشتتوکاڵی ئێمە ئەکڕن بۆی لەم وەرزەیە کە هەمووی پێگەشتووە زیان بەم سێکتەرە نەدرێ کار ئاسانیان بۆ کرێ بەڵام ئەمانە هەمووی لە چوارچێوەی ڕێکارە خۆپارێزی و تەندروستیەکان باشە من نەمویست لە هیچ شوێنێکی قسەکانتە پرسیار بکەم چکە ڕوونکردنەوەکان بینەریش دانیشتوە گوێی لێەوە بێ زۆر گرنگ بوون بەڵام ئێستا دێنە سەر ئەو تێڕوانینانەی کە تا ڕادەیە کاوڵاتیان بەغەڵت لی تێگەیشتون یەکێک لە تێڕوانینەکان ئەوە بوو کە بۆ نمونەوتیان بۆ ئەڵێن ئاسانکاری کراوە خۆ هەروەکو جاری جارانە ڕێکارەکان بەڵام ئێستا دەرەکەوێت کە ئاسانکاریەکان زۆر زیاترن لە جاران وەکو جاران نییە سەبارەت بە ئەو خاڵە ڕوون بکەینەوە ئەوەی کە ڕێگەپێدانی ئەلکترۆنیە لە هەشتی بەیانی تا نزیک سی پاشنیوەڕۆ بڵێن کراوەیە خەڵکە توانێت تەقدیمی بکات دوو بۆ چوون هەیە یان دوو پرسیار هەیە یەکەمیان ئەڵێن هەشت بۆ سێ بۆ ئەو حاڵەتانی کە لە ناکاون چۆن مامەڵەیان لەگەڵاکرێت دووهەم ئێستا مەرجعی هاوڵاتیان لە هەولێرەوە بۆی بێنە سلێمانی پارێزگاری سلێمانیە لە سلێمانیەوە بۆی بچێتە هەولێر پارێزگاری هەولێرە ئەمە ڕوونکەینەوە بڵێ دەسەڵاتی داوا درا بە پارێزگاکان ئێمە کە ئەڵین ماوەی تەقدیمکردنی پێشکەشکردنی داخوازیەکە لە 9 بۆ 2 ئەوی تری حاڵەتی سیستایی بەخوا کە ئیستا من هاتووم ئیشم لەسەر کردەوە بەڕێز پارێزگاری هەولێر وەڵامی یاومەتەوە پێشەوەی بێم لەگەڵ پارێزگاری دوهۆکە بۆ کۆمەڵی خێزان کە لە ئەوروپاوە گەڕابوونەوە ئەیانویست بە برایم خەلیلا بۆ ئۆتۆمبیلی خۆیان بگەڕێنەوە دیسان کاراسانی بۆ کردوین و ڕێگەمان بە ئێواگات ئێمە بەردەوام بە ڕێی پەیوەندیە ئەلکترۆنیەکان بەڕێی مۆبایل بەڕێی تەلەفۆن بەڕێی ئەو جیازی پەیوەندیکردانی هەمانە 24 ساعت ئێمە لە پەیوەندیان بێکەوە و بە هەمانگی لەگەڵ بەڕێوەبەتی گشتی دیوانی وەزارەتی ناوخۆ وەزارەتی ناوخۆش بۆیە هیچ حاڵەتێکی نەخوازراو نییە ئەگەر هەر کاتێک ئێمە لە سیستەمەکەشا داغڵ بێ خەڵکمان بە 24 ساعتی داناوە وەڵامی داخوازیە پەلەکانەیەاتەوە کەواتە هەر کەسێک کارێکی بە پەلە و گرنگ و پێویستی هەبێت کە بەڵگا خاتە ڕوو ڕێگەی پێدرێ بگاتە هەولێر بەڵام بۆ گەشت و گوزار و بۆ تەنها بۆ کات بەسەربردنێک هێشتا کاتی ناتۆ ڕێگە پێدراون نەخێر ئەر شتێک چ لە شارەکان چ لە گەڕەکان و ماڵەکان و بینی پارێزگاکان و پارێزگاکانیش و پای تەختیش هەر شوێنێ بەریەکەوتن و تێکەڵاوبوون و قەرەباڵخی و مۆڵبوون دروست کات قەدەغەیە نەکراونەتەوە بۆیە بێ هاوڵاتیم ڕاعاتیەوە بکە بارودۆخەکە ئاسایی نەبووتەوە بەڵام ضرورەتێک هاتۆتە پێشەوە ئەبێ ڕێکارەکان ئاسان بکەی نەک شلیان کەیتەوە و دیسانۆک و مانگی چوارمان لێ بێت دیخکە خەڵک وایت لێ هاتبوو داوای لە ئێمە کرد نێڵین کەس لە ماڵی خۆی بێتە دەرەوە بۆی نەگەینەوە ئەو دۆخە و بۆی داوامی فەرمانگەکان کراونەتەوە پۆست لە نێوان وەزارەتەکان و بەڕێوەبەرایەتیەکانە هەیە بۆی ئەم ڕێکارانە ڕێک بخەین ئەم ڕێکارانە زۆر کار ئاسانی کردووە و هیچ ڕۆتینێکی تیانە هێشتوتەوە کە کات لە هاوڵاتی بکوژێ وەڵام نەدرێتەوە ڕێی لێ بگیرێ بچێ لە بازگەکە لە سەرەیە بۆستێ یەک ڕێگە بە هەبێ بۆ هاتو چۆکردن ئەمانە هیچیان نەما هەموویەوە یەکلا کراوەتەوە ئاسانکاری تیاکراوە باشە دکتۆر بۆ نمونە من لەم ڕۆژانە هەواڵێکم خوێندەوە کە شارەوانی سلێمانی ئەڵێت هیچ کارێک یان ئیشێکی تازە کە هاوڵاتیان ڕوومان تەیەکەن وەرناگرین چونکە لە سەردەمی کەرەنتینەوە تا ئێستا کۆمەڵێک معاملات مامەڵی هاوڵاتیان وەستاوە ئەبێ ئەوانە تەواو بکەین لەگەڵەوەشە کۆمەڵێک هاوڵاتی مامەڵەیان هەیە پێویستە پەلەیانە یانەوێ ڕای بکرێت چۆنم ئاسانکاریاکرێت لە سنووری پارێزگای سلێمانی بەنسبەت بەڕێوەبەرایەتیەکانەوە ئەمە بابەتێکی تری کۆبوونەوەکە بوو داوا لە هەموو وەزارەتەکان کراوە ڕێنمایی بن بە فەرمانگەکانیان و لیژنە دروستە بێ لەسەر ئاستی هەموو پارێزگا و قەزا و تەنانەت وەزارەتەکانیش کە پێوتێت تیمی خۆپارێزی چاودێریە کرێن ئێماگەڕین بەسەر فەرمانگەکانە ئەبێ چ فەرمانگەکان فەرمانبەرەکان ڕێکاری تەندروستی تەواو پێڕەو بکەن چ بڕاجی و میوانەکانیش ئەبێ ڕێکاری تەواو هەر کەسێ سەرپێچی بکە بەڕاستی ئیجراعاتی کارژێڕی و یاسایی تونگ ئەکرێ بەرامبەریان لەمەیە داوامان کردو شوێنانی لۆدیان لەسەرا بێ ژمارەی کارمەندەکان بە پێی ڕێنمایە تەندروستیەکان زیاد بکەن و ماوەی دەوامکردن زیاد بکەن و ڕۆژەکانی دەوامکردن زیاد بکەن چکە بە نەتیجە نابێت مامەڵەی هاوڵاتیان بوەستێ و نابێ مامەڵەکان دوا بکەوێ چون هەنێکیان ئیلتزاماتی مالی لەسەر دروستە بێ هەر دواخستنێک زیانەگەێنێ چ زیان بە هاوڵاتی چ بە جوڵەی بازار بۆ نمونە تۆ ئۆتۆمبیلێکەکری ئەگەر نەیبی تەحویلی بکەی ئەگە ئۆتۆمبیلێکی تازە ئەگەر نەیبی تۆماری بکەی چ مامەڵەی بازار نامێنێ معرەزەکانیشی نامێنێ داهاتی خەڵک نامێنێ کار و کەسابەت نامێنێ چ داهاتی دەوڵەت نامێنێ چ مخالەفات زیادەکە بۆیە لێرەوە داوا لە فەرمانبەرانی خۆشەویستەکەین کارمەندانی بەڕێزەکەین کە بە حماسێکی زۆرەوە بەو دڵسۆزی و خۆنەویستی و خۆ پارێزیە تەواوی کە هەیان بووە
بەو خۆبەخشیان بەردەوام بن چکە بێمە قەرەبووی و بارودۆخانە بکەینەوە گەر قەرەبووی و بارودۆخانە نەکەینەوە بەڕاستی کۆرۆناوە ئەکات ئێمە زۆر دوا بخات لە هەموو ئەو گەشەکردانی کە ئەبێ لە وڵاتەیە ڕووبە ئەو ئیلتیزامە مالیانەی ئەو سزایانەی بەسەر هاوڵاتیاندا دراوە بەهۆی حکوومەتەوە واتە حکوومەتەوە کار بووە کە نەتوانێت کارەکەی لە کاتی خۆیان بکە لێی خۆشە بن یا پارەکەی دیسانجارێکی دیکە لێوەرەگیرێتەوە زادۆک و پارێزگاری سلێمانی ئەمەمان تەڕح کرد لە کۆبوونەوەکەیە و پێش ئەوە داوامان لە بەڕێز وەزیری دارایی کرد لە 27 ڕێنمایی پێدەرکردون طبعاً بڕیارەکە لەسەر داوای ئێمە لە 22 دووەوە دراوە بە ئەنجومەنی وەزیران چ بۆ کرێی عقاراتی دەوڵەت چ بۆ زەرائیب چ بۆ باج چ بۆ ڕسومات چ بۆ هەمویان کە حکوومەت سەبەبە ئێمە دەواممان ڕاگرتووە ئەمە وەزارەتی دارایی لە 27 کۆمەڵی ڕێنمایی زۆر باشی دەرکردۆ سوپاسیانەکەین دووهەم ئێمە گلەیمان لە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران و وەزارەتەکان کرد ئەنجومەنی وەزیران لەم ماوەیە بڕیاری زۆر باشی یاوە بۆ ئەمە چارەسەرکردنی ئەمانە بەڵام لە وەزارەتەکانەوە تا ئیستاوەک و پێویست بەو خێراییە ڕێنمایی پێویست دەرنەکراوە فەرمانگەکان بتوانن ئیشەکان بکەن بەڵام بە سوپاسەوە وەزارەتەکان بڕیاریاننا و لە وەزارەتی داراییەوە بە سوپاسەوە دەستیان پێکردووە بۆ ئەوەی کە ئەو ڕێکارانە بکەن هەر شتێک کە حکومەت سەبەت بوو بێ ئەو لە 150 لێ خۆشببوونە لە مەسلەی ئاو و کارەبا و تاپۆ ئەوانە جێبەجێ ئەکرێت و لە کات لە بڕیاری پەنجای ئەنجومەنی وەزیرانی پێ ئەڵێن ئەوەی کە دانراوە گەر کەسێک مافێکی دارایی ئەکەوێتە سەر لە بەتایبەتی لە ئیقراری خانوبەرەیە تاکو 36 پارەکەی یاوە دوای ئەوەی قرارەکەی نەکردو ئێمە داوامان ڕاگرتووە کەوتۆتە مانگی حوت دیسان داوای عینی پارەیان لەکەن ئەمە وەرناگیرێ تەنیا کە سەبەب حکومت بۆ یەک جار پارە وەرەگیرێ و ئەو ماوانەی دەوام نەبووە لە کری عقاراتی دەوڵەت ئەبڕێت و داواشەکەین لە کەرتی تایبەت لە خاوەن مڵک و عقاراتەکان گەورەی بنوێنن کە حکومت دەستی بەم پرۆسەیە کردووە و ئەو خەڵکە خۆشەویستە کە لە مڵکەکانی ئەوانی بەکارهێناوە کار و کەسابەت نەبووە چاو بپۆشن لەو ماوانەی بەنسبەت حکوومەتەوە بەنسبەت حکوومەتەوە کەرتی تایبەتەوە قەرزی بچووکەیە قەرزی گەورایە بۆ نمونە من پێم گەیشتۆتەوە کە بۆ نمونە کەسێک قستی بردوتەوە دوای 2 مانگ 3 مانگ کە کەرنتین بووە دۆخێکی دارایی خراپ بووە موچە ناتۆ لە کاتی خۆیە غرامە کراوە ئەمە هیچ ئەمە بڕگەی دوو لە بڕیاری ژمارە 5 ساڵی 2020 ئەنجومەنی وەزیران بە واضحی ئەمە ئەڵێ لە هەر ئیلتیزاماتێکی دارایی پابەندێکی دارایی کە حکوومەت سەبەبە لە دواکەوتنی پێدانی ئەو ئیلتیزاماتە داراییە بە حکومەت ئەوە هاوڵاتی بەرپرسیار نییە و بێ و ماوانە قەرەبوو بکرێتەوە بخرێتە سەر ئەو ماوەی کە ئەو ئەبوو بیات ئەمە بۆ حکوومەت بۆ ئەو بانقانەی کە کەرتیتی کەسێکەی بۆ نمونە بانقەیە لە سلێمانی قەرزەیات قەرزی بچووکەیات با وڵاتیان ئەوانیش هەمانی جراتیان گرێتەوە کەرتی تایبەت تا ئێستا بڕیاری بۆ دەرنەچووە چونکە ئەوە ئەبێ لەگەڵ قانونی ئیستثمار لەسەر لەگەڵ مەسلەی یاسای بانقەکانە قسەی لەسەر بکرێ ئەکرێت حکوومەت بیرێ لەوە بکاتەوە بەڵام ئەوە بەڕاستی حکوومەت لە ڕابردووە زۆر باشی داری کەرتی گشتی نەیەوە بۆیە ئەگەر دەست بۆ کەرتی تایبەتیش بەرێ ئەبێ زۆر بەوریایی دەسی بەرێ بۆی ئەوی ژۆک و کەرتی گشتی لێ نەکا بەڕاستی بۆیە بێ بەوریایی مامەڵە لەگەڵ کەرتی تایبەت بکرێ چکاوە مەسلەیەکی ترە بەسەر مەسلەی قازانج و ئەوە بووە و ئەبێت بە شێوازێکی تر معالەجە بکرێ ئەگەر ئەوان ئەو پابندیان بۆ دروستکرا ئەبێ و ئیلتیزاماتە مالی کە ئەو بانقانش بەرامبەر دەوڵەتیانە تعلیمات بۆ ئەوش دەرچێ حکوومەت لەوەش ئابێ دەست پێشخەری بنوێن باشە لە شوێنێکی قسەکان تە باسی ئاوت کرد منیش پرسیارێکە بوو سەبارەت بە ئاو ینی کێشەی ئاو لە سلێمانی حەزم کرد بیرم نەچێتەوە بیکەم لێرە و لەوێ گوێم لێ بێ گلەیی یەکەن کە لە هەندێک شوێنی سلێمانی کێشەی کەم ئاوی هەیە بە تایبەت دوایەوەی کە دەرکەوت بۆ نمونە پرۆژەی ئاوی سەرچنار پێویستی بە سیانەیە ئاوێکی زۆری پاک و سازگارمان لەدەست چوو بەهۆی ئەوەی کە ئامێرەکان بۆڕیەکان کۆنن کاتی سیانەیان ناتووە نەکراون ئەمە چۆن لاتان لێ کردوتەوە چۆن ئەو کێشانە چارەسەرەکەن و بە دوواداچوونی بۆ ئێمە لەسەر چەند ئاستێک خەریکی ئەمەین ئەمڕۆ من سەردانی بەڕێز بەڕێوەبەری گشتی ژمێرکاری وەزارەتی داراییم کرد بە سوپاسەوە و داخوازیانی کەی سلێمانین و فەرمانی ئەنجومەنی وەزیرانیان بۆ دەرچووە ئەوان بەجددی بە دوایە چەند چ سیانەکردنی هێڵی دوو سلێمانی دوکان چاکردنی پمپەکان بە چه ئەو بودجەیە کە وەزارەتی دارایی بڕیاری لێیە بۆ سیانەکردنی ئاوی سەرچنار و بۆریەکانی دابەشکردنی ئاوی سلێمانی خەرج بکرێەوە چه ئەوەی کە بۆ تەنکەرین ساڵانە ئەکرا و شوێنانی کە ئاویان کەمەیە ئاویانە تۆڕی ئاویان نەگەشتوێتێ بە تەنکەر کە تا ئیستا پارێزگای سلێمانی مانگانە پارەی سایقی ئەو تەنکەرانی بۆ بەڕێوەبەرایەتی ئاو دابین کردووە
لەسەر بودجەی کەرتی تایبەت بە سوپاسەوە کەرتی تایبەتی نیشتیمانی ئەو ماوەی چەند ساڵێک ئێمە بەردەوامی لەسەری بەڵام وەزارەتی داراییش بڕیاری لەسەر ئەوەیەوە ئەو بودجەی بۆ تەنکەرین دیابین کراوە خەرج بکا بۆ ئەوەی ئەو شوێنانەشی بێئاون ئاویان پێ بگەینرێ ئەم مانگی 7 بۆ کارەبا و ئەو گرفتمان هەیە چونکە ژماری بەکارهێنان زۆرە بێ پێداویستی خەڵک بە بەکارهێنانیان زۆرە بێ پێویستی بە چارەسەرە پێویستی چارەسەری ڕیشەیشمان دیاری کردووە بۆ نمونەگەر ئاوی گۆفتەبە بگەینی بە چەمچەماڵ و شۆڕش کە چەندین پێشنیازمان ناوە بە حکوومەت مشکلی ئاوی ئەوانیش و سلێمانیش هەلە بێ هی بازیانیش هەلە بێ پیرەمەگرونیش هەلە بێ یان ئەگەر ئێمە دەست پێشخەری بکەین بە تایبەتی ستا حکوومەت لە بیری ئەوەیە کە بەنداوەکانیش بە PPP لەگەڵ کەرتی تایبەت بکە بیکا بە ئیسیسمار بەنداوی خێوەتە دروست بکەین یا ئەوەی هەناران تەواو بکەین دیسان گرفتی سلێمانی هەلە بێ ئەگەر سیانەیەکی باشی ئاوی سلێمانی دوکان بکەین بۆ نمونە ئەوە توانێت بۆ دوو هێڵە 3800 متر مکعب ئاو لە سعاتێکە بنێرێ 3800 متر مکعب بنێرێ ئاو لە سعاتێکە ئەگەر ئەمە ئێستا 1600 دەنێرێ لەبرەی توانای پمپەکان قفڵەکان مزەخەکان بۆریەکان کەم بۆتەوە لە 2014 سیانە نەکراون ئەگەرم توانای بەرزکەینەوە ئاوی سلێمانیە بێ بە سێقات هەر لە ئاوی سلێمانی دوکان لەبەرەوەم پێشنیاز و داواکاریانەمان هەموو یاوە بە حکوومەت چاوەڕێی بڕیاری یەکلاکەرەوەی باشە بابەتێکی دیکە هەفتەی ڕابردوو جەنابی وەزیری کارەبا میوانم بوو باس لە چاکسازیەکان کرا لە بواری سێکتەری کارەبا لە سلێمانی ئەو شوێنانەی کە بە تەجاوز بە زێدەڕەوی کارەبایان بردووە چۆن مامەڵەیان لەگەڵاکرێ و لقی دووەمی پرسیارەکەم پێوەری زیرەک ئەزانم لە هەفتەی ڕابردووە لە گەڕەکی بەختیاری و هەندێک جێگەوە دەستی پێکرد بەکوێ گەیشتووە و ئەمە پرۆژەیە کە 100% بەردەوامە بێت هاوڵاتیان یەکلا بێتەوە بەشی یەکەم ئێمە چلەکە لە ئەنجومەنی پارێزگا بووین چ لە پارێزگا بووم ئەو پێشنیازان بۆ بەڕێز وەزیری کارەبا کرد زۆر بە سوپاسەوە من لێرە سوپاس یەکەم پێشنیازەکەی قبول کردین هەر شوێنێک کە خەڵکی تیاژیە ئەبێت ئاو کارەبای هەبێەوە بە سعاتی بۆ بەسرا بێ کەی شوێنەکە شۆفلی لێدرا لەلایەن شارەوانی و تەجاوزاتەوە کارەباکەشی ببڕن چونکە لە سەدا 32 کارەبای سلێمانی بێ ئەوەی هیچ داهاتێ بۆ حکومەت بگەڕێنێتەوە بە تەجاوز ئەبرا ئەمە بوو بەمایی ئەوەی لۆدێکی زۆر لەسەر مەحاویلا دەبێ خەلل هەبێ سەرمۆلیدە هەبێ سەرمەحاویلە هەبێ و مەشاکیلی کارەبا و شۆرتی کارەبا زیاد بێ مەحاویلە سووتان زیاد بێ هەل لە توەسپی چەندین عیلە بەوە جانیان لەدەستدا بۆیە تەجاوزمان نێشتووە سعاتیان بۆ دانراوە پارەیان لێوەرەگیرێ و ڕستی سعاتیان بۆ بوو داواتێکی گەورە بۆ حکوومەت هەموو ئەو شوێنانە بە سیتەک و مێرگەپانیشەوە سعاتمان بۆ بەستون تا ئەو کاتەی مڵکیەتی خاوەندارەتی مڵکەکان یەکلایی ئەکرێتەوە بۆیە مەسلەی تەجاوزات تا ئاستێکی زۆر لە سلێمانی نەماوە بەشی دووهەم ئێمە تەبەنی پێوەری زیرەکمان کرد و پێمان وایە چەند بەرهەمێنانی کارەبا زیاد بکەیت ئەگەر بەکارهێنان کۆنتترۆل نەکەی هیچ سوودێکی نییە گرفتی کارەباوکو خۆی ئەمێنێتەوە بە هەدەردان بەردەوامە بێ بۆ ئێمە لەگەڵ وەزارەتی کارەبایە بە سوپاسەوە بۆ بەڕێبەتی گشتی کارەبای سلێمانی تەبەنی ئەمەمان کردووە لەسەر ئاستی هەرێمە توانم بڵێم یەکەم پارێزگاین کە نسبەتی لە 145 ئەم پرۆژەیە چۆتە جێبەجێکراوە بۆ ماوەیەک وەستا داوامان لێ کردوون بە زووی دەست پێ بکەنەوە خۆشبەختانە پیان ڕاگەیاندوین کە دەست پێەکەنەوە ئێمە ئەمانەیە ئەمڕۆ نەکس پێینێ ئەم سیستەمە بکەوێتە ئیش بەمەرجێک ئەو بەشە کارەبایی کە دابی نەکرێت لەژێر کۆنتترۆڵا بێت و بتوانین بە عەدالەت دابەشیکەین بەسەر هاوڵاتیانە باشە ئەمەش بە نسبەت کێشەی کارەباوە پرسیاری دیکەم زۆر ماوە من بەڵام ئەم پرسیارەش گرنگە پێکێنانی ئەنجومەنی شارەوانیەکان چی دەکات چونکە ئەنجومەنی شارەوانیەکان بە نسبەت شارەکانەوە زۆر گرنگن ئەوتری ئەنجومەنی پارێزگاکان پەرلەمانێکی بچووکی شارەکەی بەڵام ئەنجومەنی شارەوانیەکانیش گەر کاری خۆیان بکەن کاریگەری و گرنگیان لەوان کەمتر نییە هەنگاوی بۆ نراوە بەکوێ گەیشتووە بەڵێ ئێمە لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی بووین تەبەنی ئەمەمان کرد و ئەنجومەنی ئیستاژ بە سوپاسەوە تەبەنیان کردەوە ئێمە لە پارێزگا زۆر داکۆکیمان لێکرد بە پێی مادەی 35 لە یاسای ژمارەسەی ساڵی 2009 ئەبوو لە 2009 ئەنجومەنی شارەوانیەکان کە لە 2000 هەڵبژاردراون تا ئیساڵ بژاردن نەکراوەتەوە هەمان ئەنجومەنن هەڵبۆشێتەوە و سیستەمێکی تازە دروست بکرێتەوە بە هەماهەنگی نێوان وەزارەتی شارەوانی و ئەنجومەنی وەزیران لەسەر پێشنیازی پارێزگاکان و ئەنجومەنی پارێزگا پەیڕەوێ گەنووسێ بۆ چۆنێتی دیاریکردنەوە و هەڵبژاردنەوە و پێکێنانەوەی ئەنجومەنی شارەوانیەکان ئێمە دەستمان پێکرد بە سوپاسەوە لە کابینەی پێشووە سوپاس بۆ نەورۆسخان کە کارەکانی تەواو کرد و سوپاس بۆ برای بەڕێزم کاک ساسان عەونی کە زۆر پشتیوانمان بوو لە ئەنجومەنی وەزیران
ئەمە بوو بە بڕیارەوە لە پەرلەمانی کوردستان دەرچوو و ئەمە هاتووە چێ لەلایەن وەزارەتی شارەوانیەوە پێشنیازەکان هاتوون چ لە وەزارەتی ناوخۆ تەبەنی کراوە هاتووە لای ئێمە ملاحەزاتی خۆمان هەبوو نردمانەوە بۆ هەردوو وەزارەتەکە بە پێی یاساکە بۆ پەیڕەوەکە دیاریمان کردووە شوێنێکی وەکو تەبعاً بۆ هەموو قەزا و ناحیە و هەر شوێنێکە بێ کە شارەوانی هەیە پارێزگاکانە ژمارەکانی یاساکە دیاری کردووە پەیڕەوەکە دیاری کردووە سلێمانی سیانزە ئەندامی ئەبێ بە سەرۆکەکەیەوە ئێمە لە 16 شەشەوە نووسراوی ڕسمیمان کردو بۆ ئەنجومەنی پارێزگای سلێمانی بۆ پەسەندکردنی ئەو کاندیدانی کە بە پێی یاساکە وەزارەتی شارەوانی و پارێزگاکان یان قایمقام و بەڕێوەبەری ناحیەکان لە ڕێی پێشنیازەکەن بۆ ئەنجومەن بۆی ئەنجومەن پەسەندی بکە هەموو شوێنەکانە ببێتەوە ئەنجومەنی پارێزگا ئێمە یەکەم شوێنی لە کوردستان لە 16 شەشەوە ئەنجومەنی شارەوانی سلێمانیمان ناردۆ بۆ ئەنجومەنی پارێزگای سلێمانی ئومێ دەکەین لە ئایندەیەکی نزیکە ئەنجومەن دەنگی لەسەر باو بۆی ئەنجومەنە دەستکا بە کارەکانی خۆی کە کێشەی زۆری خەڵک و مەشاکلی زۆری خەڵک و ئەو گلەیە زۆرانی کە لەسەر شارەوانی هەن ئەتوانم بڵێم تا ئاراستەیەکی باش چارەسەرە بێت باشە لەبەرەوەی ینی دیدارەکەم تایبەتە بۆیە پرسیارەکانم هەمە جۆر و متەفەریقن گرنگەوەی وەڵام بۆ بینەران بۆ ئەو کەسانەشی دانیشتون وەربگرینەوە کاتێک کە حکوومەت بڕیاریدا کە ینی سەرفکردنی پارە و پێویستی مالی بەڕێوەبەرایەتیەکان وەزارەتەکان بک بە دیجیتاڵی بک بۆ ئەوەی شەفافیت زیاتر بێ بە هەدەردان کەمتر بێ گەندەڵیتیان نەکرێ هەڵە تێگەیشتنێک دروست بووە ینی وەزارەتی دارایی تا ڕادەیەک تا بڕێکی دیاریکراوی پارە دەسەڵاتی ئەوەی هەیە پارەکە خەرجکە لەوە زیاترە بێ بگەڕێتەوە بۆ ئەنجومەنی وەزیران مەرجعی ئەوان و ئەنجومەنی وەزیرانە مەرجعی بەڕێوەبەرایەتیەکان و پارێزگاکان وەزارەتی دارایی دەبێت یا چۆنە ئەمە ئەم کارە بە دوو شێواز ڕێکخراوەوە ئێمە کە لەگەڵ ئەمڕۆ لەگەڵ بەڕێز بەڕێوەبەری گشتی ژمێرکاریە و دوێنێش لەگەڵ بەڕێز وەزیری داراییە و پێشتریش بەردەوام وەزیری دارایی پشتیوانمان بۆ لەم بابەتەیە کەم نەمێ لێرەوە زۆر سوپاسی بکەم کە هەماهەنگ بووە بەدەمەوە بۆ بەخەمەوە بۆ چ ئەوان چ بەڕێز جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران چ بەڕێز سەرۆکی ئەنجومەنی وەزیران چ بەڕێز سەرۆکی دیوانی ئەنجومەنی وەزیرانیش بەڕاستی ئەم ئێستا وای لێ هاتووە سیستەمێکی دیجیتاڵی دروستکراوە بە دوو ڕێگا یا بەڕێوەبەرایەتیەکان داخوازیەکانیان چ ئەوانی کە خێران تەوارین چ ئەوانی کە پرۆژەن لە ڕێی وەزارەتە پەیوەندیدارەکانی خۆیانەوە ئەنێرن وەزارەتەکەی ڕاستەوخۆی نێرێ بۆ وەزارەتی دارایی لە ماوەی 14 ڕۆژە هەموو ئەم پرۆسەیە بێ وەڵام بدرێتەوە نابێ بێ بە 15 ڕۆژ تەبعاً لە کەمترا وەڵامە درێتەوە بەڵام سەقفەکەی 14 یان لە ڕێگەی پارێزگارەکانەوە داواکاریەکان ئەنێرن بۆ پارێزگارەکان ئاراستەی وەزارەتی پەیوەندیداریەکەن ئەگەر معنی نەبوو ڕاستەوخۆ بە وەزارەتی داراییەوە وەزارەتەکانی نێرن بۆ وەزارەتی دارایی دیسان لە ماوەی 14 ڕۆژ کەمترە کە سەقفەکەی 14 ئەبێ وەڵام بدرێتەوە بۆیە ئەمە لە ڕابردووە لێرە وای لێهاتوو کە داوائیرەکان هەموو شتێکیان ڕوبەڕووی ئێمە کردەوە ئێمە ڕاستەوخۆمان نرد بۆ دارایی کە ئەمڕۆ باسمان کرد ئەمە بەریەکەوتنێکی پەیڕەوەکان هەیە ئیشەکان تێگەیات سیستەمەکە والێکا زۆر جار مەعاملەتەکان بەڕاستی دوا ئەکەوت بوونەبوو دوو جار وەڵامە درایەوە بۆ ئەم کێشانە نەبێ ئێستا بەو دوو ڕێگایە یا بەڕێوەبەرایەتیەکان ژاردن دکتۆریان لە دۆخێکی تایبەت ئەتوانن بۆ ئێوە بگەڕێنەوە لە دۆخێکی ترە لە حاڵەتێکی ترە بۆ وەزارەتەکەی ئەوانی حاڵەتی زۆر ئیسیسنائین ئەتوانن لە ڕێی ئێمەوە بیکەن ئەوانی زۆر تەوارین بۆ نمونەوەکو 100 میلیۆنەکەی ئاوی سلێمانی بۆی بەخێرایی بۆ مامکەن بینی کە نێردراوە بۆ ئێمە ڕاستەخۆوە داراییمان نردووە بەڵام دارایی بەبێ وەزارەتی شارەوانی چکەلەوانی ئەویش خۆی بودجێ خۆی هەبێ لە بودجێ خۆی بتوانێت ئەو مشکلەیە حەل بکە داهاتی خۆی هەبێ بۆی ئەمە نەبێ باشتر وایە لە شارەوانیەوە بڕوە بۆیە ئێمە ئەبێت تەواریەکان ئەکرێ لە ڕێی ئێمەوە ڕاستەوخۆ بڕوە ئەوانی پەلەنین ئەکرێ لە ڕێی وەزارەتی معنی خۆیانەوە بڕوات ئەچێتە وەزارەتی دارایی وەڵامە درێتەوە باشە ئەمەشیان ڕوونبوویەوە تا ڕادەیەکی باش پرۆژەی شەقامی 100 مەتری سلێمانیا شاڕی بابان ئەکرێ بڵێم خەونێک بوو کە دوجار هاتەدی بە نسبەت هاوڵاتیانی شاری سلێمانیەوە بە نسبەت ئێوە وەکو کەسی یەکەمی شارەوە لێرە لە ماوەی ڕابردوو جەنابی سەرۆکی حکوومەت و جێگری سەرۆکی حکوومەت حزوریان هەبوو لەگەڵ هەندێک وەزیری پەیوەنددار و ئێوەش لەوێ حزورتان نەبوو کە پرۆژەکەت دەستی پێکرد باشە ئەمە بە نسبەت سلێمانیەوە چەند گرنگە دووهەم چۆن چاودێری ئەوە دەکەن ئێوە کە ئەم پرۆژە دوانەکەوێت لە کاتی خۆی یان زووتر تەواو بکرێت سێ هەم قەلەقیەکەی لە ناو هاوڵاتیانی سلێمانیاڵێن چەند
ڕۆژێکی کەمە دەستی پێ کردەوەتانێ ڕێگری لەکرێ بۆ نمونە هاوڵاتی ئەوانەی پرۆژەکانیان ماڵەکانیان عەرزەکانیان شوێنەکانیان شوێنی زەراعەتیان بەر پرۆژەکە کەوێت قەرەبوو نەکراونەتەوە واتە سێ پرسیار بوو. بەڵ یەکەمیان ئەمە پرۆژەیەکی استراتیژی نیشتیمانی گەورەیە نەکتەنیا بۆ سلێمانی کوردستان بۆ هەموو عێراق و بۆ ناوچەکە چونکە هەموو دەواازە نێودەوڵەتیەکانی ئەم ناوچەیە و عێراق و ئێران ئەبەستێتەوە بە شارەکانی ترەوە هەموو پارێزگاکانی هەرێمە بەستێتەوە بە یەکترەوە جوڵەی بازرگانی ئاڵوگۆڕی بازرگانی لۆدی سەر شەقامەکان مەشاکیلی هاتوچۆ حەوادثی مروری مارکێتین و بزنس و ئیسیسمار زیاد دەکا و زەویانە هەموو یەکا بە زەوی نایە بوو بازرگانی گەشەکردنی عماری گەشەکردنی عیمرانی گەشەکردنی کشتتوکاڵی گەشتیاری ژینگەی سلێمانی کە وەبەرهێنان پێشنیازی زۆر جواریان هەیە بەڕێوەبەرایەتی گشتی و بەرهێنانی سلێمانی بۆی پشتوێنەیەکی سەوز بۆ سلێمانی دروست بکرێ و لە پشتەوە پرۆژە بکرێت و پرۆژی سەکەنی بکرێ لە هەموویە دەرفەتی کار دروستەکە بازاری مەوادی ئینشائی و مەوادی ڕێگاوبان بەگەڕە خاتەوە دەستی خۆماڵی دەرفەتی کاری خۆماڵی سەرمایی خۆماڵی لە ناو خۆمانە ئەزمموی خۆمان لەگەڵ ڕێگایەکی هایوەی وە دروستەکە و ئەتوانێت خێرایی حرەکەی تیجاری زۆر زیاد بکە کە ناوەڕاست و باشووری عێراق احتیمادێکی گەوریان لەسەر ئێمەیە زۆربەی تیجارەتی دەوڵەتی عێراق لەگەڵ کۆماری ئیسلامی ئێرانە لە ڕێی دەواازەکانی سلێمانیەوەن هەر لە کێلێەوە لە پشتەوە لە تەوێڵەوە لە سەیرانبەنەوە لە باشماخەوە لە پەروێزخانەوە جگە لەو هەموو خاڵی ئاڵوگۆڕی بازرگانیە ئەمە هەمووی دەوری گرنگی ئەبێ بۆ ئەم مەسەلەیە حاڵەتی دووهەمیان ئەم شەقامە کە ئەکرێت پلان و نەخشەیەکی بۆ دانراوە نەخشەکەوەکو خۆی جێبەجێ بێ ئێمە سپینێ لیژنەیە کۆبینەوە بۆ ئەوەی کە هەر کێشەیەک بێتە بەردەمی ئەم پرۆژەیە بە خێرایی چارەسەر بکرێەوە ئومێ دەکەن سپینە بگەینە ئەو بڕیارەی کە نەهێڵین هیچ کێشەیەکی هەڵواسرا و بمێنێتەوە لێرەوە داوا لە هەموو وڵاتیانی خۆشەویستەکەم هەر کەسێ مافێکی یاسایی بە یاسا سەلمێنراوی هەبێ بە ڕاستە و خۆ داخوازیەکانی پێشکەش بکا بۆ ئەوەی چارەسەر ببێ لە زووترین کاتە شارەوانی و ئێمە ئەو لیژنەیە کۆبینەوە بۆی بزانین لەکوێ مشکلەکان چۆنن نەوعەکانیان چین هیچێن بۆ چین مڵکەکەی دەوڵەتە ئەرزەکە زراعیە هی مالیەیە هی ئەوقافە هی پارێزگایە هی هاوڵاتیە تاپۆی هەیە تاپۆی نییە عەقدی زراعی هەیە ئەمانە هەموو مستەحقاتەکانی جیاوازە ئەوەی گرنگە بە هاوڵاتیانی بڵێم غەدر لە کەس ناکرێ بەڵام ناژێڵین هیچ کەسێ و هیچ لایەنێکی سیاسی غەدر لە سلێمانی و لە شەقامی شاڕەی بابان بکە چونکە ئەو زانیاریانی ئێمە هەمانە هەنێ لایەنی سیاسی هەنێ تەنزیماتی سیاسی بیانەوێ عەرقەلە بۆ پرۆژەی سلێمانی دروست بکەن لە هیچ لایەنێکی سیاسی قبوڵ ناکەین ئەگەر حیزبەکەی نەک یەکەمی کوردستان بێ یەکەمی عێراقیش بێ چونکە ئەمە پرۆژەی خەڵکە بۆ یە کەس بیر لەوە نەکاتەوە شەڕە سیاسیەکانی خۆی بە پرۆژەی سلێمانی بکە ئەمە قسەیان بۆ هەموو لایەنە سیاسیەکانە بۆ گۆڕانە بۆ یەکێتیە بۆ پارتیە بۆ نابێ ئەجەندای سیاسی تێکەڵی خەدەمات ببێ واگەر تێکەڵ ببێت تێکەڵی حکومڕانی ببێ وڵاتە وێرانە بێ ئەو تۆزەشی ماوە نامێنێ بۆیە داوا لەو خۆشەویستانەکەم هەر کەس حەقی هەیە ئەتوانێت داوای حەقەکەی خۆی بکات و بەڕێی قانونی و بە خێرایی ئێمە ئیسراعەکەین لە زوو بڕیاردان بۆی نەبێ بۆ شدا بۆ داپیرداوەکو و مڵکانەی لێنێت لە 2007ەوە بێ قەرەبوو بکرێنەوە نەکراون ئەو شوێنانەیە بۆ ئیتفاق بکرێن نەکراون ئەو شوێنانی ئەبوو دابەش بکرێ نەکراون ئێمە بە پشتیوانی خوا و حکومەتی هەرێمی کوردستان ناهێڵین ئەم گرفتانە دروست بێ و سپینی ئێمە بە تایبەتی بۆ بابەتە کۆبینەوە باشە بەنسبەت پرۆژەکەەوە قسە لەسەرەوە هەیە لە قۆناغی سێهەمی لەبەرەوەی لەسەر ئەو زەویەی کە دەبوو پرۆژەکەی لەسەر بکرێت پرۆژەی دیکەی لەسەر کراوە بە درێژایی بەشی سێمی پرۆژەکە کێشە دروستە بێ هەنێک دەنگ باسە وایە کاڵێن لە سەتیەوە دەبێ بە سیمەتری لەو ئاستەیانە بێت تونێلی لێ بدرێ ئەمەیان چی ئەمەش پرسیاری ئەمە جارێ ئێمە زانی ڕێگا بۆ دروستەکەین بۆی کێشە حەلکەین باش ئەبێ لەو شوێنەوە ڕێگاکە دروستکەین کە کەمترین کێشەی تایەوە زۆرترین پێویستیمان پێیەتی زۆرترین حاجە و جەدوای هەیە ئەو ڕێگەی کە ئیستا دەستمان پێ کردووە ئەمە ڕێگە سەرەکیەکەیە ئەم 32 کیلۆمەترە گەورەترین قەرەباڵخی لەسەر سلێمانی لاباوە هەموو ئەو شتانی لە سەرەتای پرسیارەکە تاوتم لەما جێبەجێ بێ باقیەکەی تری بۆ بەستنەوەی سلێمانیە بە قەزاوناحەکانی دەوروبەری خۆی بە شارباژێڕەوە بە عربەتەوە بە وێڵێرەوە بە پێنجوێنەوە بە دوکانەوە بە شوێنەکانی ترەوە ئەمە بۆ ئەوە نییە خۆمان لەمە دەرباس بکەین یان چاوبەستن لە خەڵکەین نە ئەبێ لە ئیسا دەست پێ بکەین خوا کردی گەشتینە ئەو ڕۆژە هیچ گرفتێ لە دنیا نەماوە چارەسەری نەبێ ئێمە لەگەڵەوە نین ئەو کێشانە بۆ بەردەم پرۆژەکە دروستکراوە و لەگەڵ بە شارەوانیمان و تۆ بەڕەسمی نابوو ئەو شوێنانە
کە دانراوە بۆ ئەم ڕێگایە پێشتر لە ماستەپلانی شارە وەک تەسبیت کراوە ئەمە بکرێ بەڵام کە کراوە بۆ بە ئەمری واقع ئەمە نابێ بە گرفت ڕێگای خۆی هەیە و چارەسەری خۆی هەیە واتە هەر شتێک کە گەشتی تەسەری حەلی خۆی هەیە و ئەو کات و شوێنە جوابەتەوە بەڵام لەم ماوەی ئەم مەسافەی دیاریکراوە کەمترین کێشەی لەسرە زۆرترین جەدوای هەیە و زۆرترین کێشەش بۆ ئێمە حەلەکە بۆیە ئەبێ بەڕاستی ئێمە بیر لەوە بکەینەوە ئەگەر بیر لە کێشەکان بکەینەوە نابێ هیچکەین ئەبێ بیر لە چارەسەرەکان بکەینەوە باشە دکتۆر هەر لە دوای کۆبوونەوەکەی دوێنێتان هەڵە تێگەیشتێکی دیکە لە ناو هاوڵاتیان دروست بوو وتیان ئەم جەژنش ناهێڵن جەژن بکەین وانە ئەمە جەژنێکی پیرۆزە چ بەڕێز وەزیری ناوخۆ چ لیژنەی باڵای ئۆپراسیۆنەکان و هەمویان من لە ئێستاوە لێرەوە جەژنی قوربانی پیرۆز لە هەموو هاوڵاتیانی کوردستان و عێراق و جیهان پیرۆزەکەم تکای ئێمە و لیژنەی ئۆپراسیۆنی هەرێم و سلێمانی ژەوەیە ئەم جەژنە پیرۆزە جەژنی خۆشیە جەژنی قوربانە نابێ بێڵین عەزیزەکان بکەم بکەین بە قوربانی نەک نێڵی خەڵک قوربانی بکە بەڵێ مەراسیمی جەژن لە قوربانیکردن لە ڕێوشوێنە تایبەتەکانی بەڕێوە ئەچن نوێژی جەژن ناکرێت لە مزگەوتەکان لەبەر ئەوەی بەریەکەوتن نەبێ ئێمە ئەو بارودۆخەی لە دوای جەژنی ڕەمەزان دروست بوو ئەو پەتازۆرە بەو شێوازە بڵاو بوویەوە سەبەبێکی گەورەی مەراسیمی جەژن و هەڵسوکەوتی یەکتری بوو لەگەڵ تێکەڵاوبوون و سەردانی ماڵان و عەزیزان بوو بۆیە بەڕوونی داوا لە خەڵگەکەین یەکەم مزگەوتەکان لە ڕۆژی شەمەوە بۆ هەر 5 فەرزە نوێژەکە ئەکرێنەوە بە مەرجی تەندروستی و ڕێکاری تەندروستی کە پێشتر وەزارەتی ئەوقاف و تەندروستی دەریان کردووە بەو مەرجانە مزگەوتەکان دەکرێنەوە بۆ نوێژی جومعە و نوێژی جەژن هەتا دوای جەژن ناکرێنەوە یعنی بۆ ئەو دوو مەراسیمە بۆ دوو ئەرکە فەرزە ناکرێنەوە جەژن ئەکرێت بەڵام تکامان لە خەڵک وایە با خۆشەویست دەدەستنین باشە یەکە نەکەین بەتکات تەسەورەکەن ینی ترسیەوەمان لێ نەنیشێتەوە جارێکی ترکە کۆرۆنا زۆر خراپتر دەست بە بڵاوبوونەوە بکە چکە تەنها شت کە ئێوە پێتان ئەکرێ ڕێگری لێ بکەن نەهێڵن لەبەر خاتری خەڵک نوێژی جەژنە دوایەوە چوونە ماڵان سەردان هاتوچۆ هەیە هاوڵاتیانێک قوربانی ئەمە چۆن چارەسەرەکەی قەدەغەی تەواوی هاتوچۆ لە هیچ پارێزگایەکی هەرێم ڕناگەێنرێت ئەمە شتێکی کەم نییە چونکە خەڵک معاناتیە بوو بەڵام دەسەڵاتی تەواو دراوە بە پارێزگاکان لە هەر شوێنێک گەڕەکیە کۆڵانێک ئەوەی خواز و حاڵەت و بەرکەوتن زۆر بوو ئەو شوێنە کەرەنتیناکرێەوە قەدەغی هاتوچۆ لێ ڕائەگەێنرێ بەڵام لە جەژنی ئەوە عادیە بێ بەڵام داوا لە خەڵگەکەین کە نابێت لە ماڵێکا کۆ ببنەوە نابێ هاتوچۆی جەژن هەبێ نابێ و گەڕانی کە لە جەژنەکانی تر هەمان بۆ هەمان بێ نابێت 100 پیاو لە گەڕەکەکە دەست بە هەمان کاسەی چکلێتا بکە لەبەر ئەوەی بتوانین جەژنەکە بە جەژن بچێ بەڕێوە بۆیە بەڵێ جەژن هەیە لە ئیستاوە جەژنە پیرۆزاکەین و مەراسیمی جەژن قوربانیکردن سەربڕینی حیوان بە شێوەیەکی ڕێکوپێک و شارەوانیمان ئاگادار کردووە لایەنی پەیوەندیدار شوێنی تایبەتدا بنێ و ئەو شوێنانی کە هەمانە بە ڕێکوپێکی بەڕێوە بچێ بە مەرجی تەندروستی بەڕێوە بچێ و ڕێزێکی گەورە لەم جەژنە پیرۆزاگرین تەنیاتکای ئێمە ئەوەیە کە نابێ ئەم جەژنە بکەین بەوەی کە قوربانی بە خۆشەویستەکانمان بێتوان کردووە لەبەر خاتری هاوڵاتیان خۆی گەورە نەیەش حەزرەتی ئیبراهیم ئیسماعیل بکا بە قوربانی ناکرێ ئێمە بێڵین خوشک و برا و عەزیزەکانمان بن بە قوربانی بۆیە تەنیا ڕێکارەکان داخوازیەکان بۆ ئەوەیە شایەکە نەبێ بەشین خۆشیەکە نەبێ بە ناخۆشی شاڵە نابێ بە ناخۆشی ئەو پرسیارەش وەڵام درایەوە سەبارەت بەوەی کە مزگەوتەکان دەکرێنەوە بەڵام بەڕێنمایی تایبەت و چیتر دەرگاکانیان داخراو نابێت یەکێک لە کێشە و خەمی بازرگانەکان ئاڵوگۆڕی سەر سنوور و حدودەکان بوو کە بار هەڵگرەکان هاتن ئاڵوگۆڕە کرا شتەکانە گۆڕا شۆفێرەکە گۆڕا ئۆتۆمبیلەکە گۆڕا بۆ ئەم ڕێنمایە تازانەی کە قەرارە دەربچن و ئەوانەی ئێوە گفتوگۆتان لەسەر کردووە ئەمە بەردەوام ئەبێ یان تەواو ڕاستە و خۆ دێن و داخل لەبن ئێمە دوای دیراسەکردنی ئەو دۆخە و لەسەر پێشنیازی ئێمە بە سوپاسەوە بۆ لیژنەی باڵای ئۆپراسیۆنەکانی هەرێم ئەوە پەسەند کرا کە دوای ئەو ماوەیە کە ئێمە نەمانێشتووە هیچ تەنکەرێکی سوتەمەنی نەنەوت نەگاز نە بەنزین نەگازۆیل بە شۆفێری ئێرانی داغڵ بن لەسەر مەرزەکان چ لە پەروێزخان چ لە باشماخ ئاڵ و گۆڕمان کردوون بەڵام ئیستا بارودۆخە گۆڕاوە بڕیاری ئەوە دراکە لە دوای دەرچوونی بەیانی ژمارە 44ەوە حرەکەی جوڵەی بازرگانی ئاساییە بێتەوە ئەو بار هەڵگرانە چ بار هەڵگری سوتەمەنی بنیا کاڵای تر بن لەسەر لە دەواازەکان تیمی پشکنینی تایبەت دائەنرێ
پشکنین و تێست لەو بەڕێزانە و لەو شۆفێرانە وەرەگیرێ لەسەر پاری خۆیان یانە و کۆمپانیایی کە ئەوان لێ ئیشەکەن باش پشکنینەکە لە ماوەی 3 بۆ 4 سەعاتا دەرەچێ لە دوو ئەگەر نێگەتیڤ و ڕاستەوخۆ بارەکەیێنێ بۆ و شار و شوێنەی کە بۆی هاتووە ئەگەر پۆزەتیڤ و نایڵن داغڵ بکرێ ڕێ بەخۆی نایەن ئاڵوگۆڕی بارەکەی ئەکرێ بارەکەی ئەهێنرێ بۆ ئەو شوێنە ڕێ بە شۆفێرەکە و بە بار هەڵگرەکە نادرێ داخلی هیچ پارێزگایەکی هەرێمی کوردستان بێ لەگەڵ ئەوەشە ئەو بارانی کە ئەچن بۆ شارەکانی تری عێراق دەرەوەی هەرێمی کوردستان ئازادن لە باشماخەوە لە پەروێزخانەوە لە برایم خەلیلەوە لە حاجی ئۆمەرانەوە لە فیشخابوورەوە لە شوێنەکانی ترەوە داخڵ بن وە بچن بۆ شارانە ئەگەر لە 5 ڕۆژ کەمتریان پێچوو تەنیا و پشکنینی بۆیان کراوە کافیە بەڵام ئەگەر لە 5 ڕۆژ زیاتریان پێچوو جارێکی تر لەو دەواازانەی داخڵی هەرێمی کوردستانە بنەوە لەو بازگانەی داخلی هەرێمی کوردستانە بنەوە لەسەر ئەرکی خۆیان پشکنینی کۆرۆنایان بۆ کرێتەوە باشە دکتۆر پرسیارێکم بیر چوە و کات بیکەم ێسایی کەمەوە بە نسبەت پرۆژەی 100 مەتری سلێمانیەوە هەلیکاری تیا دابی نەکرێت بۆ گەنجەکانی ئەو کەسانی کە توانایانەیە کرێکارەکان خاوەن شادەکان لە شاری سلێمانی یان لانی کەم کوردێک بێت بەڵێ ئێمە بەڕاستی یەکێک لەوانی کە باست کرد گرنتی پرۆژەکە چییە وەڵاممان نایەوە گرنتیەکەی یەکەم جددیەتی حکوومەتە جەدوای پرۆژەکە خۆیەتی سێ هەمیان کوالیتی و جددیەت و لە پێشینەی باگراوندی گروپی کۆمپانیەکانی قەیوانە باش هەموو ئەمانە گرنتین بۆ ئەوەم پرۆژەیە لە کاتی خۆی یا زووتر بکرێەوە بە کوالیتێکی باش بکرێ ئەوانیش بەڵێنیان ناوەکە لە هەموو شتەکانە اعتیما دەکەنە سەر توانای خۆماڵی سەرچاوی خۆماڵی کەلوپەلی خۆماڵی کەرەستەی خۆماڵی دەستی کاری خۆماڵی باشە چی بە نسبەت فڕۆکەخانەکانەوە ئەگەر هێلەیەکی هەشتەوە کە فڕۆکەخانەکان بە تایبەت فڕۆکەخانەی نێودەوڵەتی و لێر و سلێمانی خۆیان حازر کرد و ئامادە بوون ئیتر بکرێتەوە و گەشتەکان ئاسایی بێتەوە لە کۆبنەوەکە بڕیاردرا هەتاکو ڕۆژی 1 داوا بکرێت لە هەردوو بەڕێوەبەرایەتی گشتی فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر و سلێمانی بۆ ئەوەی دوا راپۆرتی خۆیان لەسەر ئامادەیەکانیان بۆ گەشتە ناوخۆیەکان و گەشتە دەرێکیەکانیش نێودەوڵەتیەکان دەرببڕن بۆی دوجار وەزارەتی ناوخۆ وەزارەتی گواستنەوە گەیاندن بڕیاری کردنەوەی گەشتەکان بن دەوڵەتی عێراق لە 23 مانگەوە لە سپینەوە بڕیاری کردنەوەی گەشتە ناوخۆیی و نێودەوڵەتیەکانی یاوە وە فڕۆکەخانی نێودەوڵەتی سلێمانی بە سپاسێکی زۆرەوە بۆ بەڕێوەبەرایەتی گشتی فڕۆکەخانی نێودەوڵەتی سلێمانی بۆ هەموو ئەو تیم و کارمەندانەی لە ناو فڕۆکەخانی نێودەوڵەتی سلێمانی کارەکەن لە سەعات 12 نیوەڕۆی ئەمڕۆوە ئامادەیە بۆ پێشوازیکردن لە هەر گەشتێک چ لەسەر ئاستی ناوخۆیی چ لەسەر ئاستی نێودەوڵەتی و سپینێ بە سوپاسەوە کە وەزارەتی ناوخۆ ڕەزامەندیان ناینێ لەسەر پێشنیازی بەڕێوەبەرایەتی گشتی فڕۆکەخانی نێودەوڵەتی سلێمانی ڕەزامەندیمان ناوە گەشتێکی قەتەریە بۆ سلێمانی دەست پێ ئەکا بەڵام هەتاکو یەکی هەشت گەشتەکان بە ڕسمی لە هەرێم ناکرێنەوە تا دیراسی تەواوەکرێ و هەر وڵاتێک یا هەر شارێکی عێراق کە فڕۆکەخانەی لێیە لە زۆنی سووری کۆرۆنایە بێت ناکرێتەوە و دوا بڕیاریش بۆ ئەمانە وەکوتم وەزارەتی ناوخۆ وەزارەتی گواستنەوە گەیاندنی هەرێمە بن باشە دکتۆر من وردە لە کۆتایی نزیکە بمەوە بۆیە بروسکە پرسیارەکەم بۆی زۆرترین پرسیار بکەم بە کورت و پوختی وەڵام بیتەوە سوپاس دەکەم ڕۆژانی جەژن هاوڵاتیان ئەوانەی کە کەسوکاریان لە زیندانەکانن لە سنووری پارێزگای سلێمانی ئەتوانن سەردانی زیندانەکان بکەن چونکە بەڕێوەبەرایەتی چاکسازی سلێمانی ئاماژەی بەوەدا بوو کە سێ کەس ئەتوانن کە کەسی یەکەم بن ئەتوانن سەردان بکەن بەڵام ئەوەی ناڕوونە ئەوەی ئەڵێت ئەبێت پشکنینی ڤایرۆسی کۆرۆنایان کردبێت ئەمە چۆنە و چۆن ئەوانی شونکە کەسوکاریان چەندێکە نەیان بینی بەسپاسەوە وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی ڕێنمایی پێویستی بۆ دەرکردووە لە دوای جەژنەوە بەڕێزانە ئەتوانن سەردان بکەن لە کاتی جەژنا داوا لە وڵاتیان جەژنە قبول کراوە نەپرسا نەسەر قەبران نەنەوە جەژن نەسەردانی نەخۆش نەخەستەخانە نە گرتوخانەکان نین تکاکەم کەس سەردانیان نەکە باشە بەنسبەت پەیمانگە تایبەتەکانی ناو شاری سلێمانیەوە چەند پرسیارێکەیە کە پێویستی بە وەڵامدانەوەی یەکێک لە پرسیارەکانەوەیە ئەم پەیمانگانە بەهۆی ئەو دۆخی کەرنتینەی کە دروست کرابوو ئێستا یعنی بۆ نمونە مامۆستایان هەیە ناتوانن موچەی مانگانەکەی بن حەقی خۆی بنێت خوێندکاران ڕوویان تێناکەن بەهۆی ئەو دۆخەی کە دروست بووە ئەوان لە بینای کرێن زیانێکی یەجگار زۆریان بەرکەوتووە چۆن هاوکاریانەکەن وەلایەنێکی دیکەشەوەیە کە هەندێک لە پەیمانگەکان
بۆ ئەو خوێندکارانەی کە چوونەتە پۆلی دوانزەیان لە نۆن خولیان کردوتەوە و بەدەر لە ڕێنمایە تەندروستیەکانەوەتە دوو دیوە یەکێکیان لە پێناوی ئەوانە یەکێکیشیان مەسئولیەتی ئەوانە بەرامبەر بە خەڵک دیارە ئێمە من بەڵێنم بەو خۆشەویستانەیەەوە بوو بە پارێزەری کەیسەکەیان بە دوێنێ لە ژنەی باڵای ئۆپراسیۆنەکان ئەمەم تەرەح کردووە بەڕێز وەزیری تەندروستی تا ئێستا پێی وایە تایەکی هەشت لە ڕووی تەندروستیەوە دەرفەتی ئەوە نابێ بەڵام دوای دیراسەکردنی لەگەڵ بەڕێز وەزیری پەروەردە وەزیری تەندروستیش ومێ دەکەم بگەینە بڕیارێک بە تایبەتی بۆ دوای ئەو کاتێک کە دیاری کراوە بۆی بەڕێکاری تەندروستی بۆ مەرجانی کە بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سلێمانی دایانێ بتوانین ئیشە بکەین بەڵام وەزارەتی تەندروستی ڕای وایە کە ئێستا داوامی زانکۆکان و خوێندنگەکان هەمووی ڕاگیراوە ئەمەش جزئێکە لەو عملی پەروەردە و فێرکردنە ئەمیش وەستاوە ئێمە ڕێمان نەیاوە لە هیچ شوێنێک خول بکرێتەوە دەورات و قەرەباڵخی بکرێتەوە لە شوێنێکیش کرابێتەوە نایاساییەوار کە زانیاریمان باتێ ئیجرا دەگەڵ ئەو شوێنە ناکەین بەڵام خۆشەویستانە دڵنیاکەینەوە کە لە ڕۆژانی ئایندە ئێمە ئومێ دەکەین بتوانین بگەینە بڕیارێک بە مەرجێک چۆن بۆ شوێنەکانی تروتمان ئەگەر شوێنێ دە تەختی هەبێ بێ پێنجی بەکار بێنێ شوێن ئەبێتە هوێی هەبێ بێ شوێنی کراوە بێ ئومێ دەکەین بتوانین لە ئایندەیەکی نزیکە لەگەڵ بەڕێزان وەزیری پەروەردەی بگەینە دکتۆرەوەی وتم بۆ هۆڵەکانی لە جوانی و بۆ مەلەوانگەکانیش ڕاستە ئەوانیش کۆمەڵێک زیانی زۆریان بەرکەوتووە ئەوان کەی ئەتوانن دەرگا بکەنەوە تا دەتوانم بڵێم تا دوای جژن ئەمانە ناکرێنەوە بەڵام ئومێ دەکەم لە دوای جژنەوە دوای ئەو راپۆرت و ئاماژانی کە بەڕێوەبەرێتی خۆپارێزی تەندروستی و بەڕێوەبەرەتی تەندروستی ئەمانە ئومێ دەکەین ئەگەر ئەوان گەشتنەوە بڕوایی کە دەرفەتی ئەوە ئەبێ بۆ مەرجە تەندروستیانە بە خۆپارێزیانە بکرێنەوە لیژنەی باڵای ئۆپراسیۆنەکان بڕیارێکی ترێت باشە ئەوەی لە ڕۆژانی ڕابردوو لە تۆڕە کۆمەڵایەتەکان سەبارەت بە یەک دووڕیانی شەقامی ناوشاری سلێمانی دروست بوو ئەوەی هەبوونی هەندێک دەرۆزەکەر بوو کە هاوڵاتیانیان بێزار کردووە مەترسی تەندروستی دروستەکەن و تەنانەت دەنگوباسی ئەوە هەیە کە بازرگانیشیان پێوە ئەکرێت لەم ڕۆوە ئێوە چه هەنگاوێکتان ناوە و ئەکرێ بڵین ئەمە دیاردەیە و ئەبێ کۆتایی پێ بهێنرێت ئەمە حاڵەتە هێشتانە بۆ بە دیاردە ئێمە لە ئەوڵەوە تا ئێستا هەمومان و لیژنەی ئارامی سلێمانی و لیژنەکانی قایمقامە بەڕێزەکان هەمووی بە خەمی ئەمەوەن پۆلیسی فریاکەوتن و ئاسایش هەموو لایەنەکانی تر بەڵام ئەمە لایەنێکی قانونی و لایەنێکی ئینسانیشی هەیە من لێرەوە داواکەم هیچ کەسێک دەست بۆ کەرامەتی هیچ کەسێ نەبا بەوانیشەوە شکۆی ئەو کەسانە بێ پارێزراوە بێکارەکان نایەساییە بڵێ بەڵام بێ دادگاکان یارمەتی دەرمان بن ئێمە چەند جارێک کۆبوونەوەمان لە سەرۆکایەتی دادگای تێڵچوونەوەی سلێمانی کردووە بە حوزوری بەڕێز سەرۆکی دادگا و بەڕێز سەرۆکی فەرمانگەی داواکاری گشتی و هەموو هێزە ئەمنیەکان بە ئاسایش و پۆلیس و لیوای یەک و قایمقامێت و ئەوانە داوا ئەکەین دادگای سلێمانیە بێ ڕێکارێکی پێویستدا بنێ بەڕاستی بە تۆمەتی تێکدانی سیستەمی گشتی ڕیتمی گشتی نیزامی عام ئادابی عام ئەبێت معالەجێ بکرێن نەک ئێمە هێزەکانمانیانگرێت تەسلیمی دادگایانەکە دوایی بە کەفالەتێکی کەم بەرە بن بۆیە بەڕاستی بێ و مۆزوعی لە ڕووی یاساییەوە چارەسەر بکەین یا ئەبێ من بە مدعی لەسەری ئێمە مدعینی لەسەری ئەو جونحێکی نەکردووە تا جورمێکی نەکردووە بەڵام داوا لە خەڵگەکەم ئەمان نەبن بە بازار گەرم کرد بۆ ئەوان ئەمان نەبن شتیان لێ نەکڕن معاملەیان لەگەڵانەکەن وەڵامیان نێنەوە و ئێمە ئیجراتمان دەست پێ کردووە چەند ڕۆژێکە لیژنەکانی قایمقامێت و تیمەکانی پۆلیس ئیجراتیان کردووە بەردەوامە بن لەسەر و ئیجراتانش باشە دکتۆر بەنسبەت بەرهەمی ناوخۆوە خۆتەزانی لەم ماوەیە قسەکردن لەسەرەوەی پێویستە ڕوو لە بەرهەمی ناوخۆ بکەین پشت لەو بەرهەمانە بکەین کە لە دەرەوە دێن و بەڵام لە ناوخۆ هەمانە باس لە تەماتەکرا تووڕێی جوتیارەکان خراە ڕوەوەی شووتیەکەی پارە ناکە تەماتەکەی پارە ناکە کەمپینی بچووکی بۆ دروست کرا ئێوە چۆن دەمی بەرهەمی ناوخۆی جوتیارانەکەن چۆن ئاسانکاریان بۆکەن چۆن بازار بۆ بەرهەمەکانیان دروستەکەن چ لەسەر ئاستی ناوخۆ چ لەسەر ئاستی دەرەوە ئێمە گەر لایەنە سیاسیەکان و هەنێک بەرژۆندی خواست لێمان گەڕێن و دەسەڵاتی تەواومان بنێ زۆر بە باشی چارەسەریەکەین باش ئەگەر مەرزەکان و مەرزەلاوەکیەکان کۆنتترۆل بکرێن زۆر بە باشی چارەسەریەکەین چکە بەڕاستی ئەمە ئێستا دەواازە نێودەوڵەتەکانمان کۆنتترۆل کردووە بەو مەرجانی وەزارەتی کشتتوکاڵ نەبێت کە بە سوپاسەوە من لێرەوە مێ زۆر سوپاسی بەڕێز وەزیری کشتتوکاڵ و ئاودێری بکەم کە زۆر پشتیوانمانە زۆر هەماهەنگە زۆر گوێ لە داخوازیەکانەگرێت زۆر بە خەمی جوتیارانەوەیە بە خەمی پەرەپێدانی بەرهەمی خۆماڵی و ناوخۆوەیە بە خەمی لامەرکەزیەتی پارێزگاکانەوە هەیە زۆر گوێ لە ئیشەکانمانەگرێ و بڕیاری پێویستەیە بەڵام لەو شوێنانی کە لاوەچین کە بەرهەمیت یەتە بازارەکانەوە ئیستا لەسەر
لە لیژنەی ئۆپراسیۆن بڕیارمان ناوەی هەرێم کە لیژنە لەسەر ئەساسی شارەکانیش دروست دەکرێت هەر بەرهەمێک کە ئێمەی خۆماڵیمان هەیە بەرهەمی وڵاتێک بێتە ناوە دەستی بەسەر ئەگیرێ و تەلەفەکرێ جگە لەوە دەواازەکانیان کردوتەوە لەگەڵ باشوور و ناوەڕاستی عێراق لەگەڵ وڵاتەکانی دەورو بەرمان ئێمە هاتوین ساردکەرەوەکانی گردەبۆرمان لەگەڵ کەرتی تایبەت و وەزارەتی کشتتوکاڵ ئەکتیف کردوێتەوە بۆی بەرهەمەکان هەڵگیرێن مارکتینێکی گەورەمان دەست پێ کردووە بازارکردنێکی گەورەمان دەست پێ کردووە پێویستمان بە هەڵمەتی ڕاگەیاندنی ئێوەژەیە بۆی خەڵک بەرهەمی ناوخۆ بکڕێ بەرهەمی خۆماڵی بکڕێ هەڵی گرێ بۆ وەرزانی کە و بەرهەمەنی نوشکی کە لە ساردکەرەوەی هەڵی بگرێ و خۆمان بتوانین هاوکاری جوتیارەکان بکەین بە سنووقێ تەماتە بە 5 کیلۆ خەیار بە پەتاتە بەرنامەمان زۆر نووسیوە بە تایبەتی کێمە کۆبوونەوەیکی زۆر باشمان کرد هەفتەی ڕابردوو لیژنەی باڵای وەرزی کشتتوکاڵی سلێمانی کە بە سوپاسەوە پێشنیازی زۆر باش کراون و هەموو ئەمانەین بە وەزارەتی کشتتوکاڵ بۆی بتوانین لە ئایندەیەکی نزیکات جێبەجێیان بکەین. دکتۆر من پرسیارەکانم ئەوەی پلانم بۆ دانابوو تا ڕادەیەکی باش توانیم وەڵامیان بۆ وەربگرمەوە بۆ بە ڕێزانەی کە چاوەڕێی وەڵام بوون ماندوو نەبن سوپاس بۆ ئەم دەرفەتە ئەگەر شتێکە ئێمە بەستە لە کۆتا قسەیە بیگەێنی فەرموو من تکا لە هەموو لایەگەکەم ئاگایان لە ئارامی دەرونی هاوڵاتیان و ئاسایشی کۆمەڵایەتی و ئاسایشی گشتی و ئاسایشی ئابووری و تەندروستی ئەم وڵاتی ئێمە بێ تەنیا حکوومەت بەرپرسیار نییە کە بەرپرسیاری یەکەمە هاوڵاتیانی خۆشەویست وەلایەنە سیاسیەکان ڕێکخراوەکان میدیا دەستە بژێر ئەبێ هەماهنگ بن لەم پرۆسەیە ومێ دەکەم بە هەمومان بتوانین ئەم دۆخە تێپەڕێنین ئەگەر هەمومان بە یەک بەرنامەکار بکەین بەدگومانی لابەرین ئەگەینە دۆخێکی باش بۆیە من تکا ئەەکەم یەکتە تۆماتبارکردن گرژی پشتکردنە یەکتری تۆمەت بۆ یەکتر دروستکردن کۆتایی پێبێنین بە یەکەوە مێشکمان بەگەڕ بخین بۆ باشترین شت نەک بۆ چۆن باشتر یەکتری پشکێنین ئیش بکەین چۆن باشتر یەکتر هەڵسێنینەوە داوا لە هاوڵاتیانەکەم هەماهنگ بن و لێرە و داوا لە حکوومەت یاریمی کوردستانەکەمە بێ بە زووترین کات موچەی خۆران و بودجەی پرۆژەکان و ئەو بودجە تەشغیلانەی کە هەن دابین بکات چۆنیان دابینەکات بەڕاستی ئێمە پێویستمان بە گێڕانەوەی حکایەتی چۆن نییە ئێمە پێویستمان بە چەندەوە کەیە بۆیە ئومێ دەکەم جژن بکەین بە دوو جەژن نەک خوا نەخوازە جەژن نەهێڵین کاوە دوورە لە بەرنامەی چه حکوومەتی خۆجێی چه حکوومەتی هەرێم بە یەک ئیرادە ئیش بکەین جژنی قوربان پێویستی بە قوربانیدانە با قوربانیدان بە ماڵ بکەین بە قوربانی مەڕۆماڵات بکەین بە کڕینی بەرهەمی جوتیاران بکەین بە ڕازیکردنی دڵی یەک بکەین نەک بە عەزیز و خۆشەویستەکانمان لە ئیستاشەوە جژنی هەموو ئازیزان پیرۆز. جەنابی دکتۆر هەواڵ ئەبووبەکر پارێزگاری سلێمانی زۆر سوپاس بۆ زانیاریەکان سوپاس بۆ وەڵامەکان سوپاس بۆ کاتی بە ئێمە و ببینەرانت بەخشی ماندوو نەبن بەڵێ ئەزیزانم سوپاسی تەواوی هاوکارانم ئەەکەم کە لەم بەرنمەیە هاوکارم بوون لەشتان ساغ بێ هیوادارم وەڵامی پرسیارەکانتان وەرگرتی بێتەوە بە شێوەیەکی ڕوون ئێوە و کوردستان لە ئەمانەتی خوادا بن خواتان بە